سڵاو قوتابیانی خۆشەویست، من مامۆستا سامان حەسەن لە بابەتی ئەوڕۆ بابەتێکی زانستی پۆلی نوێ پێتان دەگەینەوە کاویشیان باسی بەندی 11ەمە. باسی چێمان هەیە؟ باسی وزەمان هەیە. ئاگادار بن، وزە لێرە کە باسی دەکەین کۆمەڵێک بابەتمان هەیە کە باسی وزە لە کەرتی یەکەم باسی دەکەین. ئاگادار بن ئەو بابەتانەی کە باسی دەکەین یەکەم شت بزانین وزە چییە، واتە ئینێرجی. وزە توانای بەڕێکردنی ئیشە. وزە توانای بەڕێکردنی ئیشە. کاتێک کە دەین ئەمە باسی وزە دەکەین، وزە لێرە وەکو چێ وزە و ئیش بە چ دەپێورێن؟ بە یەکەی جۆڵ دەپێورێن. کە دێن باسی وزەمان هەیە، ئاگادار بن قوتابیانی خۆشەویست، کۆمەڵێک شتمان هەیە لە وزە. لێرە قوتابی دەبی زۆر تەرکیزی لەسەربی. ئەویشیان چیە؟ یەکەکانی پێوانەیە. یەکەی پێوانە کە ساڵانە لە نیشتیمانی پرسیاری زۆر لێ دێتەوە. ئەو پرسیارێک کە زۆری لێ دێتەوە لە وزە یان لە بابەتەکانی تر یەکەی پێوانەیەتی بە چ دەپێورێ؟ هەر کاتێک باسی جوڵە کرا، جوڵە وزە بوو، ماتە وزە بوو، وزەی میکانیکی بوو، ئیش بوو، هەر جۆرێک وزە کە بەکار هات ڕاستەوخۆ دەرێ بە چ دەپێورێ؟ دەڵێن بە جوڵ دەپێورێ. هەر کاتێک باسی وزە کرا دەرێن بە چ دەپێورێ؟ بە جوڵ دەپێورێ. ئەجایان ئەوە تا جوڵ دەنووسرێ یان جێی دەنووسرێ، هەردووچی دەتوانی بەکار بێ. واتە کاتێک کە لە نیشتیمانی پرسیار دێتەوە دەکرێت بە جوڵ بێتەوە، دەکرێت بە PTJ ئینگلیزی بێتەوە. لێرە کامە دێن باسی دەکەین جۆرەکانی وزەمان هەیە. چەند جۆرە وزەمان هەیە؟ وزە جوڵە وزەمان هەیە، ماتە وزەمان هەیە، وزەی میکانیکیمان هەیە. لە جۆرەکانی وزە ئێستا کە باسی دەکەین ئاگادار بن، یەکەم جۆری وزەمان هەیە چێە؟ جوڵە وزە. جوڵە وزە. جوڵە وزە چییە؟ وزەی تەنێکە لە ئەنجامی جوڵەکەیەوە. وزەی تەنێکە لە ئەنجامی جوڵەکەیەوە پەیدا دەبی. واتە کاتێکەوە تەنێک دەزوڵێنی لە شوێنێک لە بۆ شوێنێکی دەبێ، ئەوە پێی دەڵێن چ پێی دەڵێن؟ جوڵە وزە. خاڵێکی زۆر گرنگ هەیە لێرە. جوڵە وزە لەسەر چ بەندە؟ جوڵە وزە بەندە لەسەر دوو شت: بارستایی تەنەکە و بڕی خێرایی تەنەکە. واتە هەر کاتێک پێی گوتی جوڵە وزە لەسەر چ بەندە؟ دەڵێن جوڵە وزە بەندە لەسەر بارستایی تەنەکە و خێرایی تەنەکە. زۆر جار ئەمە قوتابی پرسیار دەکاتن مامۆستا لەوانەیە لەبیر مامۆستۆ لە کاتی ئیمتحاناتی، لە کات تاقیکردنەوەی نیشتیمانی ئەمە کوو بزانین کە دەرێ جوڵە وزە لەسەر چ بەندە کوو بزانین. دەتوانین بە چ بیناسینەوەمە؟ بە یاسایەکەی. یاسایەکە هەمانە یاسای جوڵە وزەمان هەیە. جوو یەکسانە بە 1/2 باخە دووجا. واتە جوڵە وزە یەکسانە بە 1/2. 1/2 ئاگادار بە 1/2 نەگۆڕە. هەموو کاتێک کە یاسایەکەی دادەنێ دەبی 1/2ەکەی دابنێ. 1/2 باەکە چیە؟ واتە بارستایی. بارستایی. خاەکەمان چیە؟ واتە خێرایی. یعنی کاتێک کاتو دێی باسی جوڵە وزەی دەکەی دەری جوڵە وزە یەکسانە بە نیوەی بارستایی خێرایی تواندوو. یان بە ئینگلیزی یاسایەکەمان هەیە KE kinetic energy یەکسانە بە چێ؟ 1/2 MV دووجا. 1/2 MV دووجا. KE قوتابی دەپرسی مامۆستا وشە ئینگلیزیانە چییە؟ ئەوە ئاگادار بن هەمووی لە یەکەم وشەکانی وەرگیرا بیدایەتی وشەکان. KE واتە kinetic energy جوڵە وزە. M یعنی چ؟ M یعنی بارستایی واتە ماس. V یعنی چ؟ واتە خێرایی یعنی velocity. جوڵە وزە یەکسانە بە 1/2 MV دووجا. واتە جوڵە وزە یەکسانە بە 1/2 ماس velocity دووجا.
لێرە ئاگادار قوتابیان کە دەرەین جوڵە وزە یەکەی پەیوانی جوڵە وزەی چێ گوتمان جوڵە یان بەجێی هێما دەکرێت یەکەی پەیوانی بارستایی چی ئەمە هەممان دەزانین بارستایی بەچ لە پێورێ بە گرام یان بە چیلۆگرام بەڵام زیاتر ئەمە لێرە چیلۆگرامی زیاتر بەکاردێنین ڤی بەچ لە پێورێ خێرایی بەچ لە پێورێ مەتر لەسەر چرکە مەتر لەسەر چرکە کە دەرەین مەتر لەسەر چرکە یان بەو شێوەیە دەکرێتن دەرێ ڤی بەچ لە پێورێ دەرێ ms تواندوو ms تواندوو s واتە سێکەند ms واتە ئێمەکە مەترە ئێسەکەش سێکەندە بابینە لێرە کۆمەڵێک پرسیار وەرگرین یەک دوو پرسیار وەرگرین لە ئەوەی قوتابی زیاتر ئاشنابی بە بابەتەکەی پرسیارێکمان هەیە دەڵێت چێ جوڵە وزەی تەنێک چەندە جوڵە وزەی ئۆتۆمبیلێک چەندە کە بارستایەکەی 2400 کیلۆگرام و بە خێرایی 20 مەتر لەسەر چرکە دەجوڵێت ئاگادار بن هەر کاتێکەوە بارستایی و خێرایی جوڵە وزە چ دەکەن زیاد دەکەن واتە ڕاستەوانە دەگۆڕێن ئاگادار بە دەرێت چێ سەرەتا دێ یەکەم ئیشتە تو چیە یەکەم ئیش یاسایەکەی دەنووسی کەی ئی یەکسانە بەچێ یەک لەسەر دوو MV دووجا قوتابی زۆر جار لە پرسێ مامۆستا ئایا ئەو یاسایانە گرنگە بە ئینگلیزی لەبەر بکەین ئارێ وەڵا زۆریش گرنگە چکە ساڵانە پرسیاری لە نیشتیمانی لێ دێتەوە ئەو پرسیارانی لە نیشتیمانی دێتەوە زۆربەی جار بە یاسای ئینگلیزیەکە دێتەوە یان هەتا ئەو ساڵانی ڕابردوو کە پرسیار هاتەوە یاسایەکەی لە تو داوا کردو ئاگادار بە یاسایەکە داواکراوە لە بۆ تو دێن چ دەکەین یاسایەکەی دەنووسین کەی ئی یەکسانە بە یەک لەسەر دوو کەوانە چی دەکەیەوە بارستایەکەم چەندە 2400 کیلۆگرام واتە ئەوە ئێمەکەی ئاگادار بە قوتابیان ئەوە ئێمەکەیە ئەدی خێرایەکەی چەندە 20 مەتر لەسەر چرکە دووجا مامۆستا ئەوە یانی چە و دووجەیە کو یانی 2020 نەخێر 2020 نییە لێرە قوتابی ئەگەر بیەوەی بە ئاسانی ئەو بابەتەی تێبگاتن ئەو بابەتەی تێبگا دەتوانین ئەمە زۆر بە ئاسانی و پرسیارانە شیکار بکەین دەڵێن یەک لەسەر دوو زەربی واتە جارانی 2400 کیلۆگرامی دەکەی جارانی چەندی دەکەین جارانی 20 مەتر لەسەر چرکە هەمووی تواندوی دەکەین لۆ ئەوەی قوتابی بە ئاسانی ئیشەکانی خۆی تێپەڕینی دەتوانی ئەلێرە چ بکەی ئیشی خۆت ئاسانتر بکە ئەوانە کورتکۆ لەگەڵ یەکتری ئەو دووە دابەشی دووکە دەکاتێک 2400 دابەشی دووکە دەکاتە چەند 1200 یعنی دەکاتە کەی ئی یەکسانە بە یەک جاران 1200 کیلۆگرام جاران 20 تواندوو 20 تواندوو واتە 20 جاران 20 20 تواندوو واتە 20 جاران 20 مامۆستا وەڵێ زۆر قورسە 20 جاران 20 کولێک دەدرێتەوە تااقەتیەوەم هەیە حاسی بۆ بەزم و ڕسمیان مامۆستا لە شێستەکەی پرسیاری هینایەوە بەم لێک دەدرێتەوە زۆر ئاسانە قوتابی عەزیز 20 جاران 20 وەرە لێرە لە بیکاریمە یاسایەکمان هەیە ئەو ژمارانە مادەم سفری تێدا چەند سفرمان هەیە دوو سفرمان هەیە هەردووچی دەینمە خوارێ دوو جاران دوو دەکاتە چەند دەکاتە چار واتە کردی چەند کردی 400 مەتر چرکە هەمووی دووجا باشە ئەلێرە کاتێککە ئەو ژمارانە جاران دەکەین نەتیجەکەمان چەند دەردەچی 480,000 جوڵ دەردەچی 480,000 جوڵ دەردەچن کە بە ئاسانی نەتیجەکەت لە بۆ دەردێ بابێنە لێرە قوتابیانی عەزیز چەند پرسیارێشترمان هەیە بەڵام لەبەر کاتەکەی پێویست ناکامە زۆر درێژەی بۆ پرسیارەکان دێن فکرەکەمان گەیان بەڵام بە کورتی لە بۆت باز دەکەم ئەو پرسیارانە
شیکتەڵ دەکرێت لۆ نمونە دەرێت زوو لە وزەی پاسێکی نەفەر هەڵگرت ئەو پرسیارە زۆر لە نیشتیمانی هاتیتەوە زوو لە وزەی پاسێکی نەفەر هەڵگرت چەندە بارستایەکەی 200 کیلۆگرام و بە خێرایی 30 مەتر لەسەر چرکە دەجوڵێت یعنی زۆر بە ئاسانی دەرێت چێ KE یەکسانە 1/2 MV2 دەڵێم KE یەکسانە بە 1/2 بارستایەکەم چەندە؟ بارستایەکەم 200 کیلۆگرامە جاران 200 کیلۆگرام جاران خێرایەکەم چەندە؟ 30 مەتر لەسەر چرکە هەمووی دووجا لێرە کورتکردنەوە چی دەکەی؟ کورتکردنەوەی دەکەی ئەوە لەگەرەوەی کورتی دەکەیەوە زۆر بە ئاسانی ئەویان دەبیتە چەند؟ ئەویان دەبیتە 100 ئەوەشیان دەبیتە 30 جاران 30 دەکاتە چەند؟ دەبیتە 900 جارانی 100 دەکەی ئەو ژمارەت لە بۆ دەردەچی ئەو پرسیارەی خوارشان بە هەمان شێوە جوڵەی پاسێکی نەفەر هەڵگرت چەندە بارستایەکەی 300 کیلۆگرام بە خێرایی 20 مەتر لەسەر چرکە بجوڵێت ئەوە ئاسانە دێن ئێستا بابەتێکی ترمان هەیە قوتابیانی ئازیز جۆری دووەمی وزەیە جۆری دووەمی وزە کاویشیان چیە؟ ماتەوزە پۆتێشنەڵ ئینەرژی ئەو وزەیە کە هەر تەنێک هەیەتی ئەو وزەیە کە هەر تەنێک هەیەتی لە ئەنجامی چێ؟ بەهۆی شوێنەکەی یان شێوەکەی یان بارودۆخەکەی ئاگادار بن کاتێک کە ئەوانە لە نیشتیمانی دێتەوە بە شێوەی چ دێتەوە زیاتر بە شێوەی پێناسەش پرسیار دێتەوە ئاگادار بن مامۆستا باشەم کوو بزانم پێناسەی وەی کووە بیناسمەوە کوو بزانم ئەو پێناسەی ماتەوزەیە تاکە پێناسە کە هیچمان ئەو سێ وشەیە بەکارهاتیە وەکو کۆدێک بەکاری بینە کە بەهۆی چێ شوێنەکەی شێوەکەی بارودۆخەکەی یعنی هەندێک شتێ ئەمە کە بەکاری دین وەکو کۆدێک بەکاری دینی لە ئەوەی قوتابی کاتێک کە ڕۆیشتە ناو ئیمتحان زۆر بە ئاسانی بزانی کامە پرسیاریان وەڵامی خۆی ڕاستە لێرە چمان هەیە ماتەوزەمان هەیە بڕی ماتەوزەی چێشکردن لەسەر چ بەندە کە دەڵێن بڕی ماتەوزەی چێشکردن لەسەر چ بەندە دووبارە من دەتوان بگەڕێمەوە ناو یاسایەکەی لە یاسایەکەی من دەتوانم چ بکەم لە یاسایەکەی دەتوانم زۆر بە ئاسانی بڕی ماتەوزەکەی بدۆزمەوە لۆ نمونە یاسای ماتەوزەمان هەیە ماتەوزە واتە موو یەکسانە بە کاف زارام لام یعنی کافەکە چییە؟ ماتەوزە یەکسانە بە کێ زاران لادان ئاگادار بە قوتابیان ئەمە هەموو جار لە قوتابخانەش بە قوتابیەکان دەڵێن لام ئەلێرە شەرنی ئیلا لادان زۆر جار دووری بەکاردێت لادان دووری بەرزی لۆ هەرسێکی دەتوانین ئەمە لامەکەی بەکاربینیت چکە هەمووی بەمانای لادان دێ زیاتر ئەلێرە PE پۆتێشنەڵ ئینەرژی یەکسانە بەچێ W جاران دی W واتە کێش واتە وەیت ئاگادار بە دیەکە واتە دیستەنس واتە دووری ئەلێرە قوتابیان غەڵەت نەکەی لێرە ئەو W بەمانای وۆرک نایە بەمانای ئیش نایە زۆر جارەمە کێشەمان لەگەڵ قوتابی ئەوەیە مامۆستا ئەلێرە W ئەدی ئەمە هەمان بوو لە بەندی دەش هەمان بوو لە باسی ئیش و ئەوانە خۆ W ئەدی لێ بەمانای ئیشش نەهات بەڵێ لێ بەمانای ئیش دێ وۆرک بوو بەڵام ئەلێرە بەمانای وەیت دێ واتە کێش کێش و وۆرک دووشتی زۆر جیاوازە ئاگادار بن لێرە وەیتمان هەیە وەیت بە چ دەپێورێ کێش بە چ دەپێورێ ئەمە لە ساڵانی پێشووتر پۆلیۆ 7 و 8 هەمان بوو کە باسی کێشمان دەکرێت ئەها جیاوازێکمان هەبوو دەمانگۆ کێش و بارستایی کێشمان هەبوو لەگەڵ بارستایی کێش بە نیوتن دەپێورە بارستایی بە کیلۆگرام دەپێورە کێش بە نیوتن دەپێورە نیوتن چیە بوو نیوتن ئەو ئیسحاق نیوتن بوو کە یاسایەکانی هێزی چێشکردنی دۆزیەوە ئەوە ناڕۆینەوە بابەتی درێژەی نادەینێ و بارستاییش بە کیلۆگرام دەپێورە کە دەمانگۆ کێش هێندێکی گۆڕاواتە کێشی تەنەکان لە شوێنێک لە شوێنێک دەگۆڕێ بەڵام بارستایی گۆڕانی بەسەردانەیە کێش بە نیوتن دەپێورێ لادان بە چ دەپێورێ بە مەتر دەپێورێ دەڵێم لێرە ڕۆیشتمەوە ماڵەوە نارێم لێرە ڕۆیشتمەوە ماڵەوە
بەچ لە پێورێ دەڵێ دێرە ڕۆیشت و ماڵ و ئەوەندە مەترە بوو ئەوەندە کیلۆمەترە بوو واتە یەکەی پێوانەکەت ئەلێرە چییە مەتراتوو کە بەکاری دێنی لە بۆ ئەوەی بڕی ماتەوزەی چێشکردن لەسەر چ بەندە ئەوەیان زۆر هاتیتەوە لە نیشتیمانی پرسیاری زۆر لێ هاتیەوە تەرکیزی لەسەر کە قوتابی عزیز لێرە پرسیاری زۆر لێ هاتیتەوە بڕی ماتەوزەی چێشکردنی تەنێک بەندە لەسەر کۆمەڵێک هەڵبژاردن دەداتێ چێە کێش و بەرزی یان لادان بڕی ماتەوزەی چێشکردنی تەنێک بەندە لەسەر کێش و بەرزی یان کێش و لادان لێرە لە چێم هینا و کێش و لادانە لە ناو یاسایەکەی دەریبینە نەمانگۆ ماتەوزەی چێشکردن یەکسانە بەچ نەمانگۆ کێش زاران لادانە کەواتە کێشەکەت لێرە لە یاسایەکەی دەرینە لادانەکەش یان بەرزەکەش لەوێ دەرینە ئەوە دیارە بابین ئێستا شێوازی پرسیار شیکارکردنی ئەو بابەتە چۆنە کاتێک دەمەوێت پرسیارەکی شیکارکەم کوشی کاری دەکەین دەڵێت ماتەوزەی چێشکردنی پشیلەیەک چەندە کە کێشەکەی چل نیوتن بێت ڕاوەستاوە لەسەر مێزێک بەرزەکەی 0.8 مەتر لە ڕووی زەویەوەیە 0.8 مەتر لە ڕووی زەویەوە ئاگادار بە قوتابیان لێرە زۆر جار قوتابی پرسیار دەکات دەرێ مامۆستا وەڵی کاتێک کە ژمارە دێتە سەر پۆینتات لێرە کێشەمان لە بۆ دروستە بی فێر نەبووینە یان لە ڕاضیات لە بیکاری زایفە و قوتابیە ناتوانانی زۆر ئاسانە بابە دەرێ ماتەوزەی چێشکردنی پشیلەیەک چەندە کە کێشەکەی یعنی وەیتەکەی یعنی کافەکە ڕاوەستاوە لەسەر مێزێک بەرزیەکەی بەرزیە لێرە بەمانای چه هاتیە بەمانای لادان هاتیە بەرزەکەی چەندە 0.8 مەترە زۆر ئاسانە تەنها یاسای بەکاردێنی PE یەکسانە پۆتێشنەڵ ئینەرژی یەکسانە بەچێ وەی جاران دیستەنس دێمە لێرە P یەکەی دەنووسیەوە کێشەکەمان چەند بوو 40 نیوتنە کێشەکەمان ئەلێرە چەندە 40 نیوتنە باشە و بەرزەکەمان چەندە واتە لادانەکە 0.8 مامۆستا وەڵایە لێرە زۆر زەحمەتە ئەو دەبی بێت و وەرە جارانی کە 40 جاران 0.8 ئەجاوەرە ئەوە جاران بکرێ زۆر ئاسانە قوتابیانی عزیز لە بیکاری ئەمە لە بیکاری یاسایەکمان هەیە هەر کاتێک دوو ژمارە بوون یەکیان سفری لەگەر بوو یەکیان پۆینتی لەگەر بوو وەرە ژمارەکان چ بکە پۆینتەکەی لا بەجارێ پۆینتەکەی لابە یان ئەو سفرەی لەگەر ئەو پۆینتەی لابلو خۆت دەبینێتەوە چەند 4,800 سفرەکمان هەبووە لێرە لەگە پۆینتەکەی ڕۆیی دەبیتە 4,800 دەکاتە چەند 32 جوڵ کاوە زۆر بە ئاسانی زانیمان پرسیارە چیریمان هەیە ماتەوزەی مەلەوانێک چەندە کە کێشەکەی 500 نیوتن بێت و ڕاوەستاوە لەسەر تەختەی بازدان کە لە ڕووی ئاوەکەوە دەمەتر بەرزە دەرێت چ ماتەوزەی مەلەوانێک کەواتە ئەلێرە ئەتوو قوتابیانی عزیز دەبی ئەلێرە ئەتوو زۆر بە جوانی تەرکیز لەسەر پرسیارەکە بکەیت باسی چ دەکا لە ناو پرسیارەکەی دەڵێ ماتەوزە ئەجا ماتەوزەی مەلەوانە ماتەوزەی پشیلەیە ماتەوزەی نازانم چێ هەر شتێکە ئەوە لێرە ماتەوزەی مەلەوانێک کە گوتی ماتەوزە یەکسەر دەزانی مەبەستی چیە لە یاسای ماتەوزەیە ڕاستە و خۆ مادام پرسیاری ماتەوزەی کرد یەکسەر دێم چ دەکەمە من یاسای بەکاردێنم PE یەکسانە بە W جاران D دەکاتە PE یەکسانە بە کێشەکەم چەندە 500 نیوتن 500 نیوتن لادانەکەم چەندە 10 مەترە لادانەکەم 10 مەترە یەکسانە بە چەند وەرە ژمارەکان جاران کەوتەوە 10 جاران 500 کە 5000 جوڵ لێرەش ئاگادار بە هەر بە جوڵ لە پێورێ ئەوە وەکو بەشە ڕاضیاتەکەی ئەم بەشە حسابەکەی کە لێرە باسمان کرد
بابین ئەلێرە کورتەچی کورت لەسەر ماتەوزە وزارەی ماتەوزە چییە؟ کاتێک کە دەرێن ماتەوزە ئاگادار قوتابیان ماتەوزە چیە؟ واتە وزەی شاراوە. لۆ نمونە بابێن نمونەچی سادە زۆر بە ئاسانی تێبگەی. کاتێک تۆپەکی دەینی تۆپەکەی لە عەرزی دەدەی ئەو تۆپە یەکجار لە عەرزی دەدەیت چەند جارێک بەرز دەبتەوە. ئەو بەرزبوون و نزمبوونەوەی ئەو تۆپەی چییە؟ بەرزبوون و نزمبوونەوە ماتەوزەکەیە. یان زۆلانە کە تەیە زۆلانەی منداڵان کاتێک کە کەسێک سوار دەبی یەکجار زۆلانەکەی ڕادەچێش و پاڵی پێوە دەنێ بەڵام چەندین جار ئەو زۆلانە دەچیودێ. ئەو زۆلانە کە دەچیودێ ئەوە چییە؟ ئەتو تەنها یەکجار وزەر بەکارهێنا پاڵت پێوەنا. کەواتە ئەلێرە ئەو زۆلانە چی کرد؟ ئەو زۆلانە هات وزەشی لە ناوە خۆی کۆ کردەوە ئەو وزەی بەکارهێنا هەتاوەکو وزەکە تەواو دەبی ئەوە دەجوولێتەوە بەو جوڵانەوەی کە لە دوای جوڵە یەکەمەوە دێ پێی دەڵێن ماتەوزە. لێرە ئاخر شتمانمەیە وزەی میکانیکیە. وزەی میکانیکی چییە؟ وزەی میکانیکی بڕی ئەو ئیشەیە کە هەر تەنێک دەتوانێت بەڕێ بک بەهۆی جوڵەوزە و ماتەوزە. واتە کاتێک کە تو دێی باسی وزەی میکانیکی دەکەی جوڵەوزە و ماتەوزەکەی کۆ دەکەیەوە وزەی میکانیکی دەردەچی. لێرەدا کۆتایی بە بابەتی ئەوڕۆمان دینین ئینشاڵڵا لە دەرسانی داهاتوو پێتان دەگەینەوە. هیوای کاتێک خۆشتان لێ دەخوازین سەرکەوتوو بن ئینشاءڵڵا.